2 ساڵی ئالۆزە لەو کاتەوەی کە سەرۆکی ئەمریکا دانەڵد ترامپ دەست بەکار بووە لە ئێستادا خەریکە خراپتریش دەبێت. ئەوەی لە توانەماندا بێت دەیکەین بۆ بەدەستهێنانی هەر بەڵگەیەک ئێمە دەست بەم لێکۆڵینەوەی دەکەین. ڕۆژی دووشەمە کۆمیتەی دادوەری ئەنجومەنی نوێنەران وەکو بەشێک لە لێکۆڵینەوەکانی لەسەر گوایە کارە نایاسایەکان گەندەڵی و خراپ بەکارهێنانی دەسەڵات داوای بەڵگەنامەکانی زیاتر لە 80 کەسی کرد لە بەڕێوەبەرەتی ترامپ خێزانەکەی و کارداریەکانی لە ناویاندا پارێزەری پێشووی مایکل کۆهن، کوڕەکانی ئێرک و دانەڵد جونیەر وەزاواکەی جێرد کۆشنەر. کۆشکی سپی ڕایگەاند لە کاتێکی گونجاودا وەڵام دەداتەوە. من لە هەموو کاتێک هاوکاری هەموو شتێک دەکەم. ئەو شتە جوانە دەزانن چییە؟ هیچ تێوەگرانی نەبووە، هەموو سەختەیە. کۆمیتەی دادوەری ئەنجومەنی نوێنەران ئەو کۆمیتە بەهێزەیە کە بڕیاری لە کارخستنی لەدەستدایە و لە ڕابردوودا لێکۆڵینەوەی لەسەر سەرۆکەکان ریچارد نیکسن و بیل کلینتن کرد لەسەر ڕێگەگرتن لە دادپەروەری و خراپ بەکارهێنانی دەسەڵات. هەتا ئێستا ئەم لێکۆڵینەوەیە پرۆسەی لە کارخستنی تێدا نییە. ئەم لێکۆڵینەوەیە جیایە لەگەڵ لێکۆڵینەوەکان بەڕێوەبەرایەتی ڕۆبەرت مولەر لەسەر دەستێوەردانی رووسیا. لێکۆڵینەوەکانی کۆنگرێس شتێکی ترن و لە پاش گەواهیدانەکەی هەفتەی ڕابردووی پارێزەری پێشووی ترامپ مایکل کۆهن هاتوونەتە گۆڕێ. کاری هەمووان لە ڕێکخراوی ترامپ هەموو ڕۆژێک پاراستنی بەڕێز ترامپە. زۆر بەمان دەمانزانی ئێمە دەین و درۆ دەکەین بۆ ئەو لەسەر شتێک. ئەمەش بوو بە شتێکی ئاسایی. ئەمە ڕێک ئەوەیە کە لەم کاتەدا لەم وڵاتە ڕوودەدات. جێی باسە لێکۆڵینەوەی دادگایی لەسەر بازنەداخراوەکەی سەرۆک بەردەوامە لە ناویاندا لە نیویۆرک، نیوجەرسی و واشنگتن دیسی.